بەڵێ بینەرانی خۆشەویست ئێستاژ ڕاستەوخۆ دەچینە لای پەیامبەرمان حسێن محەممەد لەولێر بۆ وەرگرتنی بۆ چوونی هیوای مەلاقادر لەسەر قسەکانی ڕاهێنەر یانەی سیروانی نوێ خەسرە گوڕن کاشکستی یانەکەی خستە ئەستۆی ئەو ڕۆژنامەنووسە کاک حسێن سڵای خوات لەبێت. بەڵێ کاگیڤان سڵای خۆی گەورە لە تۆ لە گشت بینەرانی کەناڵی ئاسمانی پێیام من ئێستا یەکسەر ڕاستەخۆ دەسمەلای هیوای مەلاقادر کە لەلامە دەمێ ڕاستەخۆ ڕای ئەو وەرگرم لەسەر ئەو قسانەی کە خەسرە و گوڕن ڕاهێنەر یانەی سیروانی نوێ لەسەر هیوای مەلاقادر کردی دوای دۆڕانیانەکەی کاکی ڕاتچێ لەسەر قسەکانی خەسرە و گوڕن دوایەوە یاریەکان دۆڕاند و چەند قسەیەکی بێوت چی دەڵێ لەسەرەوە؟ سەرەتا بەناوی خۆی گەورە میرەبان تەمان کە خەسرە وەکو هاوڕەیەک من قسەکانی هەمی بەڕۆحێکی وەرسی لە وەرەگرم احترامی تایبەتیم بۆ هەیە بەڵام تەنها بەوای بینم کە ئەوە هەڵچوونێکی دوای دۆڕاندنە جگەلەوە هیچ شتێکی تر نییە ئەگینا من تازەم زانیوە بەرنامەیە کاریگەری لەسەر ئەنجامی تیپێک هەبێ ئەو ئەگەر ڕاهێنەرێک بیان لەسەر ئاسی پلەنایبی عراق ڕاهێنەرایەتی کردووە دەبێت تیپەکەی ڕابێنێت چۆن لە ڕووی دەرونیەوە خۆگر بن بەرامبەر هەر ڕاگەاندنێک کە ڕاستی تیپەکەی بکرێت بەڵام بە هەر حاڵ ئێمە لەو بەرنامەی کە کردمان دەربارەی مەسلەی فرۆشتن یان مەسلەی پێدانی یاری لەلایەن ئانی ئاشتی بۆ یانی سیروان ئێمە تەنها وتمان دەنگۆیەک هەیە کاک کوردستان سێوەکانی سەرۆکیانی ئاشتی دەنگۆیەک هەیە ئەویش وەڵامی دایەوە جگەلەوە هیچ شتێکی تر نەبوو دیارە ئەو زۆر بەتونی کارەکەی وەرگرتەبوو وە لە پاش یارەکەش بووتی ئەو هۆکار بەوە دۆڕانی ئێمە بەڵام کاک من پێم وانە خۆ من پەنارتی دروست بۆ لە یارەکەدا من هۆکار نەبووم بۆ لە دەستدانی پەنارتەکەی کە شاکار گۆڵی نەکردەوە بۆیە کاک خەسرە و باشتر بوو زیاتر پەلەی نەکردا لە لێدوانەکانی بە حاڵ ئێمە وەکو هاوڕەیەک بە تەبعی لێ وەرەگرین و حاڵەتانش لە تۆپی پێ هەیە. کاکی وە باسیەوەی کردکەوە یانەکانی شار سلێمانی بەردەوام بە پاچی یاریان کردەوە و هیچ ئەوەک نییە کە کڕین و فرۆشتن هەبێت لە نێوانیان تۆش بە بەڵگە باسیەوەت کردووە کە هەیە چی دەڵێ لەسەر مەسەلەی کڕین و فرۆشتن نا من لە بەرنامەکەش نەبوو کڕین و فرۆش بەڵام پێدان و وەرگرتن هەیە یعنی یانەیەک ئەگەر لە ئەساسی حیزبی بێ لەسەر ئەساسی شارچێتی بێ لەسەر ئەساسی چ لایەنێک بێت چونکە هەمان دەزانانی ئێستا وەرزشی کوردستان دابەش بووە بەسەر دوو دەڤەر دەڤەری زەرد و دەڤەری سەوز هەر لایەک لەو دوو دەڤەرە ئارزوو دەکەن یانەکانی زۆرترین یانیان لە خولی نایب و پلەیەک بمێنێتەوە بۆیە بەڕاستی لە ڕابردوو نمونەی زیندومان وتەوە لە بەرنامەکەش نمونەی زیندوم بەکە خەسرەوە کە لە شاری سلێمانی کراوە لە هەولێر کراوە لە زۆر شوێنتر کراوە و حقیقەتێکە کەس ناتوانێت نکوڕی لێ بکات. بەڵێکاکی وە پێشتری ژەوشتانە وتراوە و کڕین و فرۆشتنی یاریەکان و بردن و هێنانەوە بۆچی شتەکە زیاتر لەسەر ئێوە زەخ کراوە؟ ئەنی حاڵەتێکی زیندوو هەیە بەڵام ئەوەیە کەس ناتوانێت دەستی لێ بدات ئەمە یەک دوو هەمیش چۆڵی بەڵگە نییە یعنی کەس ناشێتە ژێرباری بەڵام من ناوی تەنها یەک یاریم برد لەبەر بەڵگەی مەلموس هەیە لە بەردەسا کارەکە کراو نامی ناویان بڵێمەوە جارێکی دەشکە ئازانم ئەمڕۆ پەیوەندی پێوەکراو نیگەرانی هەردوویانەکە بۆ من گەیەندرا کە نیگەرانی لەوەی ناوی ئێمەت هێناوە بەڵام نکولی نییە لەسەر ڕووداوەکە. بەڵێ ئیڤان وا دیارە ئێستا ڕای هیوای مەلاقادر وەرگرت ئەگەر پرسیارێک دەبێت ئەگەر نادەگەڕێمەوە ستۆدیۆ. بەڵێ دەمەوێت لێ بپرسی تا ئێستا پەیوەندیان بە یەکتریەوە کردووە هەروەها داوای لێبوردنی لە کاک خەسرە و گوڕن کردووە یا خۆت پەیوەندیەکان بەکوێ گەشتووە تا ئێستا؟ بەڵێ کاکی وە هاوکارم پرسیارەوە دەکاتن کەەوە کا خەسرە و پەیوەندی پێ کرد یاخود تۆ پەیوەندی پێ کردو داوای بردن لە یەکتان کردووە یاخود هیچ شتێک لە بینتان هەبووە؟ بەڵێ کا خەسرە و لە پاش بەرنامەکە پەیوەندی لەگەڵ کردم طبعا لە بەرنامەکە هەندێشتی شخصی بەرامبەر بە من کە لە دەرەوەی بازنەی کارەکە بوو لەسەر ئەوە داوای لێبوردنی کرد منش بە ڕۆحێکی وەرچلێم وەرگرت بەڵام تر ئەو حاڵەتانە لە تۆپی پێ هەر دروستە بێ گرنگەوەی لە چوارچەوەی وەرزش نەشێتە دەرەوە ئەتر وەرزش بەو شێوەیە هەڵچوونی تایە تووڕەبوونی تایە پێکەنی نشی تایە ئەوش هەر لە چوارچەوەی وەرزشایە. بەڵێ ئیڤان بەڵێ سپاس سێن بۆ پەیوەندیەکەت بۆ هیواین هەموو کات ڕۆحێکی وەرشیمان هەبێت